ئەزانچی حکوومەت ئەم هەفتەیە حکوومەتی جێلکردنی خەڵکە خەڵک جێلە خەڵک بە تەمای درۆی ئەمانەیە بە تەمای چیبی خەڵک نانێ بخوا کاکە من چی بکەم لە هیچ خۆشگوزرانێکی نەوتیی کەرکۆجیی بەغاچی هیچی بە عملی کرد نایە حەونە خەڵک ناومێدە لە بێپارەی لە مەعارەزە لە حکوومەت نەخرە و مێبەخشینە پێنەوە گاڵتەکردن خۆشی خەڵکی دەزانێت کە گاڵتەیان پێکرد بەس خەڵک وای لێ هاتووە ئێتر تاوا بێزار بوو لەوە کۆمەڵە گەنجە بوو هەمووی ڕۆژ بە ئەوروپا سەری خۆی هەڵگرت کەس نییە قسە بکات ئەوەی کە قسەش بکات لەم ڕۆژاڵی دەستگرە بە کڵاوەکەی خۆتۆ بابانەی بە هەمووی بەچە ترسیان کراوە هەمووی چاوترسیان کراوە نیوەی کراوە بە سێ بەشەوە ئەم خەڵکە دوو بەشی تێر کراوە بەشێکی برسی ئەو دوو بەشێک کە تێر کراوە هەمووی پشتیەگرێت ئەڵێ چاکن باشن کەس ناوێرە قسە بکات بەشە برسیەکەش بێ دەستگرە بە کڵاوەکەی خۆی ئێمەش لە چین لەم چینە بەشە برسیەکە ماوینەوە هیچ کەسێکمان نییە وەکو ئەوەی بڵێ خەی ناکە با من بمرم دوانی کە تێر بخوات نەوەڵا هیچ ومێدی نییە نەوەڵا ئەوەیان درۆ کردووە لەگەل ئەو خەڵکاوت ئەم داهاتاوا خۆن دنیا وێران کردو خۆیان تێرن و فەقیر فەوتاوە ئامە حاڵە بۆ باقی ئامە بەیان تایچە هەزار دیناری تەبع مامەلەم کرد لەم دوکانە هەزار دیناری تەبع ڕۆی 200 مانگی 200 کرد دوکان هیچیان نێڵاو بۆ خەڵکی بگە کاک خۆیان دەردەچێ خۆیان لە ساڵ 60 لێڕژێ و بیسی باشەوە بیسەکەی فەوتاوە هیچ شتێکی بۆ ناکرێ و جووتێ پاتەی لاسی خۆ هاتنە خوارد لە شاخ سپێتێ یاونی سەبوون و فیرعون و سەر و خەڵکۆ هیچ کام ئومێدە ئەخی کام ئومێدە کامای ئومێد کام حکوومەتە لێ حکوومەتی کوردی یا حکوومەتی عەرەبی کوردی دەی کوردی ئەگەر تووڕە ئەبێ و خۆی هینەکە بۆ خۆی چارەسەری میلەتی خۆی ناکە وەڵا خەڵک هیچ ئومێدێکی نەماوە خەڵک پارەی پێ نییە خەیار و نان کڕێ پارەی پێ نییە بێتە بازاڕ ئیتر ئومێدی وەچی بوێ ئەوە ئەوان لەو قاسەی خۆیانە لەو پارە خەزیان کرد و بدانە بۆ خارج حسابیان بۆ خەڵکم کرایە